بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە سێ تەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە کێشەی بودجە و موچە و ڕێنەکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بەغا بەرنامەمان دەبێت. پاشان سەبارەت بە زیادبوونی فەزای نائارامی لە کوردستان بەرنامەیەکترمان دەبێت و لە کۆتاییشدا لە ساڵ ڕۆژی سیوێکی ئابدا قسە و باسێکمان دەبێت. ئێوەش دەتوانن وەک هەموو جارێک بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە دەیخەن ڕوح من ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ماڵە بینەرانی عزیز هەرۆک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا و کێشەی بودجە و موچە. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. خەسرە وسایە ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوەش باش و ماندوو نەبن و سڵاو لە بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. بەڵێ لەسەر پەیوەندەکانی هەرێم و بەغدا و گرفتی نەناردنی بودجە و موچەی فەرمانبەرانی کوردستان دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە سەرەڕای سەردانی وەفدی پارتی بۆ لای هەوپەیمانەکانیان لە بەغدا و هەم سەردانێک لە دوایەکەکانی وەفدی حکوومەت بۆ لای سوودانی و کۆبوونەوەی چەند جارەیان و دانی ڕاگانی لەسەر ئەوەی کە سەردان و کۆبوونەوەکانیان بەڕێکەوتنی و باش گەیشتون و تەنانەت سەرەڕای تێپەڕکردنی یاسای بودجە لە عێراق و تەئیدی پارتی حکوومەتی هەرێم بە ئەنجامەکەی، بەڵام بەکردەوە تا ئێستاش نە بە شەبودجەی هەرێم ڕەوانە دەکرێ و نەموچەش لە بەغداوە دەنێردرێت. هۆکاری ئەمە چیە و تا چەند نیشانەیەکی نەرێنیە لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدادا؟ بەڵێ بە دیاریکراوی ئەمە نیشانەی تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغایە. پەرلەمان یاسای پەسەند کردووە ئەگەر ئەو یاسایە بۆ سەراسەری عێراق بێ مەفروزە وەکو خۆی جێبەجێ بکرێ. بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێم هێشتا دەستی بە شایستەدارایەکانی خۆی ناگاوە، هێشتا حکوومەتی عێراقی نەبەشە بوجە نێرێ و نەموو چەژە نێرێ. ئەوە نیشانەوەیە کە هاوکێشەکان گۆڕاوە. ئەگەر لە سەردەمانێکە پارتی و حکوومەتەکەی بەبێ ئاوردانەوە بۆ حکوومەتی عێراقی و بەبێەوە هیچ جۆرە حسابێکی بۆ بکە باسی لە اقتصادی سەربەخۆ کرد، نەوتیە ناردە دەرەوە کۆمپانیەکانی هێنایە کوردستانەوە قەراری لەگەڵ تورکیا و وڵاتان و بازاڕا کرد، بەڵام بەبێەوە هیچ حسابێ بۆ حکوومەت و قوانین و دەستور و ئەم شتێکە ناویان ناوە فیدرالیزم بکە. بەڵام ئێستا بە دوای تەواوبوونی جەنگی داعش، بە دوایەوەی کە ڕووداوی 16 ئۆکتۆبەر ڕوویدا، حکوومەتی عێراق بەرەو استراتیژی مرکزیکردنەوەی دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەکانی هەرێم و لێسەنەوەی ئەو ئیمتیازاتانی کە لە دەورەی ڕابردووە ئەم قەوارەیە بوویەتی ئێستا هەنگاو بە هەنگاو لێسەنێتەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێمە دەبین بۆ ئەم استراتیژە حکوومەتی عێراق لەسەر هەر کێشەیەک لەسەر هەر مەسەلەیەک هەوڵەدا دەسەڵاتەکانی هەرێم کەم کاتەوە، ئەم قاوارەیە زەعیفکە پێگەینێڵێ تاو ئاسی کە وەکو هەر محافظی تر تەعاملی لەگەڵا بکە لە دەورێکە لەسەر خاڵە سنووریەکان گومرجەکان، لەسەر مەسلەی مەتار، لەسەر مەسلەی فایلی نەوت کە تا ئێستا ئەوە بە تەواوەتی لەژێر دەستی حکوومەتی هەرێمە دەری هێناوە، دەورەیەک یاساکانی ئەو قەرارانی دادگای فیدراڵ دەریە کرد. ئێساش کێشەکە ئەم رابطەی هەرێم و بەغایە لەسەر مەسلەی موچەیە گیرساوەتەوە. بە بڕای من حکوومەتی عێراقی هۆکارەکەی ئەم مەسلەیە کە ئەوێ مەسلەی بودجە و موچە بکاتە یەکێک لەو فاکتۆرانی کە زیاتر مەرجەکانی خۆی بەسەر حکوومەتی هەرێمە داسەپێنێ. بە تایبەتی ئەمازان کە ئێستا یاسای نەوت و غاز لە هەرێمی لە عێراقا جێگای مناقەشەی بینی هەرێم و بەغایە. حکوومەتی عێراقی ئەوێ مەرجەکانی خۆی وا لە ئەم کەیسە بەدەستەوە بگرێ بۆەوەی کە لەو قانونەیە زۆرترین داخوازی و مەرجەکانی خۆی جارێکی تر لە گۆشەیەکی ترا لە مەیدانی ناردنە دەرەوە و بەرەمێنانی نەوت و غازە لەو شوێنە هەڵبەشانی کە
دەستور بڕیاری لیاوە لەژێر دەستی حکوومەتی هەرێم دەری هێنێ و زۆرترین باڵا دەست بەسەر خۆیان بنێ. من پێم وایە ئەمە هۆکارەکەیە. ئەگەر بە کورتی بڵێم مەسەلەکەوەیە کە هاوکێشەی هێزی نێوان هەرێم و بەغاو گۆڕاوە و ئەمە تەبدیل بووە بە قەیرانێکی بەردەوام. حکوومەتی عێراقی لە هەر فرسەتێک هەوڵەدا مەسارکو لە پرسیارەکەی خۆتان نبووە. لە چەند ڕۆژی ڕابردووە فازل میرانی بە وەفتێکی باڵای مەکتەبی سیاسی و حکومیەوە سەردانی بەغایان کرد، بەڵام وایان بڵاوکرەوە کە لەگەڵ گلەیەکانی خۆیان پێوتووە بە مالیکی وتووە حتا چوونەوە بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ ئیدارەی دەوڵەتا کردویانە لەگەڵ لایەنە شیعەکانە کردویانە وعدیان پیاون وەزع چاکەن، بەڵام ئەبینی ئێستا هیچی لێ سەوز نابێ. ئەوان وەکو لە پرسیارەکەش هاتووە نوێنەری حکوومەت دەڵێ هەموو شتێکم تەسلیم کردووە، ئێمە هەموو شتێک ڕێکەوتوین و سوودانی ئامادەیە، بەڵام لە پشتەوە دەشتێکی سیاسی بەڕاستی دەستە سیاسێکە گەرەبێ شتێکی تر نوێ لەوەی کە ئەحزابەکانی عێراق بە شیعە و بە سونەوە بە حتا ئەگەر لە ناو خۆشیانە مخالیف و دژایەتێکیان نەبێ، بەڵام هەمویان بەم شێوە بە ئاسێک لە ئاستەکان لە بەرامبەر دەست کۆتاکردن و لێسەنەوەی ئیمتیازاتەکانی حکوومەتی هەرێم و ئەم پایایی کە ناویان ناوە قوارێ هەرێم بنکۆڵیکەن و بیهێن نەخوارەوە ئەو پێگەی جارانی نەمێنێ. بۆیە بە بڕای من مەسەلەی موچۆ بووجە یەکێکە لەو کەیسانی کە حکوومەتی عێراق بەکارێنێ بۆی تەنازولاتی زیاتر فەرزکا بەسەر حکوومەتی هەرێما بەتایبەتی لە بەستنی یاسای نەوتوغازە. نوێنەری حکوومەتی هەرێم ڕایگەاندووە کە ئەڵێ ئێمە هەموو ئەو بەڵگانی پێویست بووە سەبارەت بە پرسی نەوت و داهاتی ناوخۆ ئەوانە داومانە بە حکوومەتی عێراق، بەڵام حکوومەتی عێراق کە لەژێر فشار و کاریگەری ئەحزابی سیاسی تردا بەشە بودجەی هەرێمی کوردستان نانێرێت، واتە ئەوانی کە بۆ فەرمانبەرانی کوردستان دیاریکراوانە نانێت، واتە بە شێوەیەک یعنی ئەمە سیاسی کراوە. بۆ چوونی ئێوە لەم بارەیەوە چییە؟ قسە لەسەر ئەم قسانەی نوێنەری حکوومەتی هەرێم چەندێک ئەکرێ بە جێی ئەعتیبار وەرگرێت؟ پێتان وایە یعنی بەغداد ئامادە نەبێت ئەم کێشەیە چارەسەر بکات؟ ئەزانی چۆنە معلومە ئەم کێشەیەکی سیاسیە، ڕەنگە ینی حکوومەتی هەرێم بەڵگە نامۆشتەکانی خۆی دابێ، بەڵام تۆ سەیریکە لە هەفتەی ڕابردووە لیژنەی دارایی حکوومەتی سوودانی هاتە هەولێر، ئێستا گەڕاوەتەوە حساباتەکە قسە لەسەرەوە کرێت کە حکوومەتی هەرێم قەرزاریشە ئەبێ ئەو پارە با بە حکوومەتی عێراقی لەسەر حساباتی ئەو سلفانی کە لە ساڵانی ڕابردووە داوێتی بەموچە. ئەمە نیشانەدا قەزیەکە سیاسیە. ئەزانی چۆنە لە چوارچوێ ئەو قسانی کە کردمان لە وەڵامی پرسیاریەکەمە، حکوومەتی عێراقی ئێستا بە منطقی قووەت کارەکە، نە بە منطقی قانون، نە بە منطقی ماف. وەکو لە قسەکانی پێشواوتم ئەگەر بەڕاستی یاسای بوجە هی پەرلەمانە و پەرلەمان هی هەموو نێرانی عێراقا بە کوردستانیشەوە، ئەوە بە یاساکەی بە تەطبیق کرێ و نابێ موچۆ ئەم شتانە ڕابگیرێ، بێ شایسە دارایی خۆی بدێ. ئەگەر نەقسێکی حسابات هەیە مانگێک هەفتەیە 2 هەفتە 3 مانگ، بەڵام ئەمە زیاتر لە 2 ساڵام کاکێشانە هەیە. حکوومەتی عێراق یاریەکە وەکو وەیە کە بەلوعەیەکی بەدەستەوە بە ئارەزوی خۆی هەر کاتویستی چۆڕە بۆی بەرایەتەوە تا ئەوەی کە بەرامبەرەکەی فشاری لەسەردانێ. بەڕاستی ئەم منطقی قووەتە حکوومەتی عێراقیە کە ئەوێ فشار لەسەر حکوومەتی هەرێمدانێ و ناڕەزایەتی خەڵک بەرامبەر بە حکوومەت بێ بۆی تەنازولی زیاتری پێ بکە. بۆیە بە بڕای من کێشەکە نەقانونیە، نەکێشەکە حساباتە. ئەجینە هەم لە هەرێمی کوردستان لە هەرێمی هەم لە عێراقا ئەوەندە پسپۆری دارایی هەیە کاتوان نەم کێشەیە ئەگەر قەرز و قۆڵەیەگە بێت تەسویکەن، بەڵام ئەوەی کە مەسەلەی موچەی خەڵکی کوردستان بەسراوەتەوە بە مەسەلەی سیاسەتەوە 100% وایە. دلیلەکەی وەیە کە ئەمانە خۆیان چوونەتە ناو تەحالوفاتێکەوە لەگەڵ ئەحزابی شیعە و سونەیە کە ڕۆژانە مەتحی سوودانیەکەن، بەڵام لەو سەریشەوە سوودانیە کە کارەکە جێبەجێ ناکە. معلومە سوودانی لە پشتیەوە ئێران هەیە، لە پشتیەوە شیعەکان هەیە، لە پشتەوە مالیکی هەیە، حەکیم هەیە، ئەمە ئەم دەسە و تاقمانە هەیە و ئەوانە سیاسەتیان وایە. سیاسەتیان ئەوەیە کە مەسەلەی موچە و بودجێ هەرێمی کوردستان حتا بۆ قەراراتانی کە خۆیان لە سەری ڕێککەوتون بیخەنە ژێر پێوە بە خاترەوەی کە مەرجەکانی خۆیان بەسەر هەرێمە داسەپێنن. من مەسەلە قسەکەم وەیە کە بڵێم حکوومەتی عێراق
هەوڵەدا مەسلەی بوجە و موچە بکاتە چەکێک بۆ فشاری بەسەر هەرێمەوانێت تەنانەت هەموو ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێما کردوێتی هیچ حسابێکی بۆ نەکات چکە ئێستا ئەو لە قووەتایە هاوکێشەکە ئێستا وایە و کە پەناش بۆ ئەمریکا و بۆ هەر وڵاتی ترە بن ئەڵەن بابە دەستورە و حکوومەتی عێراقیە و حەقی هەیە و قەرارات تەطبیقا بەڵام مەسەلەکە قەرار نییە مەسەلەکە لە بنەڕەتەوە کێشمەکێشی سیاسیە حکوومەتی هەرێم ناچارە تەنازولی زیاتر بۆ بکە لەو موقعانیە کە بتوانێت وەرەقەیەکی کارای بەدەستەوە نییە ناچارە ملبە بۆیە ئەوواکە بەڵام ئەوەی لە قسەکانی نوێی حکوومەتی هەرێم و پارتیا هەیە ئەم بڵاوکردنەوەی ئەم خۆشخەیاڵیە کە گوایە سوودانی دۆستی کووردە و ئێمە دۆستاتیمان لەگەڵ لایەنە عێراقەکانە ئەوان خۆیان چوونەتە نێوەم تەحالوفەتەوە و ئەوانن کە ئەم بەڵاو یاریە گڵاوی حکوومەتی عێراقیان بەسەر خەڵکی کوردستانە داسەپانوە بۆیە بە بڕای من ئەگەر لە چاوی خەڵکی کوردستانە وسێکی هەردوو لایەن تاوانبارن هەردوو لایەن لەم ئیتیفاقیە و لەم یاریکردن و لەم کاکێشانە کە ژیان و معیشەتی خەڵکیان بە سیاسەتە پوچەکانیانەوە گرێداوەتەوە تاوانبارن و لە ڕوانگەی خەڵکی هەم خەڵکی کرێکار و زەحمەتکێشی شارەکانی عێراقەوە هەم لە ڕوانگەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستانەوە محکومن و ئەبێ هەوڵە بدرێ بۆی کە لەم بازنەی کێشمەکێشی سیاسیە دۆڕاوە ژیانی خەڵکی کوردستان دەرباز کرێت بەڵام لەم نێوەدا ئەگەر بێت و مەسەڵەن بەغداد هەر بودجەی نەنات بۆ کوردستان و حکوومەتی هەرێمیش موچە نادات خەڵکی لەم نێوەدا چی بکەن ئەکرێت چاوەڕۆی چی ئەنجامێکی تر بن بە بڕای من خەڵکی کوردستانە بێ هیچ شاوەڕێنیان نەبێ ئەبێ بێنە مەیدانەوە حکوومەتی هەرێم ئەگەر ئیدعای حکوومەتەکان مەسئولە لەوەی کە موچە و قوتی خەڵک دابین کە ئێستا خۆ لەگەڵەوەیە موچە و خۆیان شایسە دارایەکان بەغانانێرێ بەڵام خۆکاری کۆمپانیەکانی ئەوان نەوەستاوە خۆکاری دام و دەستگا و میدیاکان و مەسروفات و بادگیری ئەوان نەوەستاوە لەسەر ژیانی خەڵک ئەگەر پارەیان نییە ئەدەی باشە ئەو کارەبا بکەن بە خۆڕایی بیمە بن بە خەڵک زۆر کاری ترە توان بکەن بەڵام ئەمان درۆکەن ئەمان مەسلەی ئەسلەکە ئەوەیە کە ئەم فیدرالیزمی کە لە پشتی خەڵکەوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ خەڵک کوردستانیان حەق کردەوە مەسیری خەڵکیان بەستەوە بە مەجموعەیە دەستە و تاقمی کۆنەپەرست و دژی خەڵکی کوردستان لە شیعە لە سوننە لە قەومیەکان لە پاشماوەکانی بەعەز ئەوە بەرهەمی ئەم سیاسەتە چەوت و پوچەیەکە یەکێتی و پارتی لەسەر و خەڵکەوە گرتیان ئەمە بەرەنجامی ئەم فدرالیزمەیە کە مەسیری خەڵکیان بە گولە تۆپی بەغاوە ئەمریکاوە بەستەوانێ و کردیان بە بەغا حاقیان کردەوە بەبێ هیچ حسابێ بۆ ڕای خەڵکەن و لە ژێرناوی دیموکراسی و حقوقی کورد و مافەرنەتەوەیەکان کە لە ئاخریا لە پۆستی سەرۆکۆمار و سەرۆک وەزیران و وەزارەتخانە و بوجەیە خۆی نیشاندا ئەمەیە شکستی خواردووە خەڵک نابێت تاوانی ئەم سیاسەتە چەوتە شکست خواردووە بە پێچوانەوە بێسا کارمەندان خانەنشینان موچەخۆران هەموو دەبێت لەسەر جادە بن داوا بکەن حکوومەت ئەرچێتی ئەگەر نابا بڕوە خەڵک ئەتوانێت هەر لەو سەرەت و سامانە ژیانێکی لانی کەم تەمینی لانی کەمی ژیان بکە بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی ئەبێت داوا بکەین ئەگەر تۆ حکوومەتی ئەبێت تەمینی ژیان و موچەی خەڵکەی ئەگەر نایکەی ئەم هەموو کۆمپانیانە بۆ لەم وەسعە هەچی داهاتی زیاتر کۆکەنەوە قازانج و جیرفان پڕکردن زیاترەکەن با لەوەش بگەڕین ئەوە خودی حکوومەت هەموو ڕۆژێ باش لەسەر کارەبا دایانێ لەسەر ڕێگاوبان دایانێ لەسەر خەسخانە دایانێ لەسەر هەموو شتێک دایانێ خەریکی پارەکۆکردنەوە تۆ بۆ هەر دایرێ بچی حساباتی 5 ساڵ 10 ساڵە بۆ هەڵاتەوانێ پارەت لێکۆوە کاتەوە بە بڕای من ڕێگای خەڵکەوەیە کە بێتە مەیدانەوە دەستخەنە ناو دەستی یەک لە دەوری داخوازی نان و کار و معیشەت و موچە بێنە مەیدانەوە هەوڵ بن دەسەڵات بەدەستەوە بگرن هەوڵ بن ئەم حکوومەتە سەرنجام کێشی خوانی لەگەڵایەک لاکەنەوە ئەگەر دەسەڵات و کۆمەلگا و داهات بەدەست خەڵکەوە بێ خەڵک ڕێگای هەیە بۆی کە چۆن بتوانێت بەرهەمهێنان بکە و چۆنیش داهاتەکەی دابش کاتەوە لە پێناو پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکە بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی چاوەڕوانی مانگێ 2 مانگ 3 مانگ بەکوێیەگە خۆ ئەگەر دانیشین بە دیارەوەی کەی هەموو ئەحزابەکانی شیعەی عێراقی و سوننەکان و پەرلەمان کۆبنەوە دەمی ئەم فاشیست و کۆنەپەرست و دژی خەڵکیە
یەکێتی و پارتی ناتوان دایخن ئەوە خەڵکی کوردستانە کابێ خۆی لەسەر پێی خۆی لە جوڵانەوەیکی سربەخۆ بێتە مەیدانەوە بۆ داخوازەکانی هەرەمە ڕێگاکەیەتی ئەگەر سەختیەکەیە بێت تەحمولیکەین و هەنگاو بە هەنگاو بربەستەکانی لابەرین تا بتوانین خۆمان کۆمەلگا بەڕێوە بەرین بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی مەسەلەکەش هەر موچە و شایستەدارایی نییە ئەم جێژاوەی کە خەڵک تیا ڕایگیراوە لە تاوان لە نائەمنی لە دەخاڵەتی دەوڵەتانی منتیقا لە بۆمبارانی درۆنەکان لە هەڕەشەی جمهوری ئیسلامی ئەو نائارامی لە خەڵکە ئەو هەموو بێکاریت چی جوابیتەوە ئاخە باشەوە موچەش هاو بێکاری چۆن چارە سەرەکە ئەم هەموو تاوانە چۆن سارەکە ئەم هەموو خەڵک پارە ئەفرێنێ خەڵک ئامەلەی شوقاکە شوقەی پێنادە ئەنواعی مشکلاتی ورد و درژنم کۆمەڵگای هەیە بەڕاستی ئەم سیستەمە فاشلە بنبەستە تێکەوتووە بە موچە و بەدەسێنانی موچە و لانی کەمیژیان بەوەیە کە ئەبێ ئەم سیستەمە سەرۆژێر هەڵگەڕێتەوە سیستەمە بێ لە ئیرادەی خەڵکا بێ خەڵک بەڕێوەی بەرێ خەڵک خۆی داهات بەرەمێنام کا داهاتیشی دەستکێ و لە پێناو بەرژەوەندی و بژێوی خەڵکا بەکاربێتەوە ئەوە ڕێگاکەیەتی پێم خۆشە پێشوی کۆتای ببێنین و سەرنج و پرسیاری بینەران بێمە سەر شاشەکە و ئاڕاستەی ئێوەی بکەم سەرنجەک پێوە ئەگەر موچە نەدرێت ئەوە ڕەنگە پێشمەرگە بکرێتە هێزێکی وەکو حەشدی شعبی و ئەوانە هەروەها دەوترێت کە پرسیار دەکرێت کە بۆچی حکوومەتی عێراق ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی کوردستان نەدا بۆ دەبێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئەم کارە بکات و ئەگەر پرسیارێکی تریش ئێستا هەبیگەڵم لە گۆڕانکاریەکان بەرەوکوێ دەچێت بە ئەنجامێک کە لە هەڵبژاردنەوە یاخود بەبێکردنی هەڵبژاردندا ئەگەر ئەو سێ پرسیار و سەرنجەی کە هاتبوون بتوانن بە کورتی وەڵامیان بدەن و سپاسگوزار دەبن بەڵێ بمبەخشنەکە سێ پرسیارەکەم باش بیرکەوێتەوەوانێ بەڵام لەسەر پێشمەرگە بە بڕۆی من ئەوەش مەسەلەیەکە ئێساوە تا حکوومەتی عێراقی ڕایگەیانوە ژمارەیەک سەرباز ئەگرێ و داواکە خەڵکی کوردستانی ژەتوان لێ گەنجەکان بڕن خۆیان ئەمەش ڕێگایەکە بۆی کە بنکۆڵی دەسەڵاتی حکوومەتی هەرێم بکە یعنی حکوومەتی هەرێم لەم سیاست و استراتیژی کە بۆ مەرکەزیکردنەوە و ناوکۆڵکردنی ئەم قوارەی کە ناویان ناوە قوارەی هەرێم کە یەکێتی و پارتی تیا دەسەڵاتدار و چەند حیزبێکایی سیاسی و پەرلەمانی و هەڵبژاردنەکەن کە شکستی خواردووە ئەوێ ئیسفادە بکە لە هەموو شتێ بە بڕای من هێزی پێشمەرگە ئەگەر یەکیشگرێتەوە هەر ئەو هێزەیە کە سەرنجام بەدەزەم و حیزبەوەیە بۆ پاراستنی مەسلحەت و ئەم سیستەمەی خۆیانە آخر باشە خۆ مەسەلە هەر پێشمەرگەنی ئەی دژە تیرۆرە ئەی پۆلیسە ئەوانەی دیفاعی مەدەنی هەر ئەوانە لە خەڵکیان گرت و کوشتیان و لە خۆپشاندانیاندا بە بڕای من ئەمە ئامرازی دەستی پاراستنی خەڵکی کوردستان نییە ئامرازی پاراستنی بەرژۆنەکان یەکێتی و پارتیە سەر ڕای ڕێزمەزام لە ناو هێزی پێشمەرگای خەڵکی کرێکار و زەحمەت چێش ناچارن بۆ مەعیشەت ئەم کارە بکەن وەکو شوغڵە تا ئەو جێگەی کە ئێمە پارە لە موچە لە بەغا وەرگرین کاکە گیان قەزەی خەڵکی کوردستان قەزەی کۆمەلگایەکە قەزەی موچە نییە باشە خۆ ئێستا هاوڵاتیی عێراقی گەنجێکی عێراقی لە بەسرا لە بەغا خۆ ئەوان موچە لە ڕاستەخۆ لە حکوومەتی عێراقی وەرەگرن بەڵام ئەو ژیانی ئەوان چ باشترێکی تایە لە خەڵکی کوردستان خەڵکی کوردستان بۆ ئەبێت چاوی لە مەجموعەیە جڕوجانەوەری کۆنەپەرستی مافیا و تاڵانچی و گەندەڵ بێ ئەوە تا سەردەمێ ئەمانە هەڵیانەدا بە مستەفا کازمی باشە و دۆستی کووردە ئەوە تا ئێستا خودی شیعەکان خۆیان خەریکنەیەن بەدادگا کە زیاتر لە 200 میلیارد پارە دیار نەماوە بە بڕای من خەڵک بۆ بێتەوە قوریبتە ئەمە قسەی شاسوار عەبدولواحید و ڕەوتی چاکسازی گۆڕان و ئیسلامیەکانە خەڵکی کوردستان ئەبێ مەسیری خۆی بەدەست خۆیەوە بگرێ قەزەی کۆمەلگای کوردستان قوربانی زۆری داوە لە 56 ساڵی ڕابردووە بەهۆی ستەمی نەتەوایەتی و لەژێر حکوومەتە یەک لە دوایەکانی عێراقا نابێت لەگەڵ ئەم ئەحزابە قەومی و ئیسلامی و کۆنەپەرستانە مەسیری کوردستان تێکەڵاو کرێ خەڵکی کوردستان ئەبێ بیر لە ڕێگای بڕیاردان لەسەر مەسیری خۆی بکە کۆمەلگا بەدەستەوە بگرێ ئەتوانێ ئەگەرێکێتی و پارتی لا بنێ ئەتوانێ دەوڵەتی کوردستانی ئازاد و خۆشگوزەران دامەزرێنێ ئەگەر خەڵک خەبات کە بە پێشڕەوانێک بە ڕەهبەران و هەڵسوڕاوانێک کە لە خزمەتی ئایندەیەکی خۆشگوزەران و ئینسانی و ئازادی خوازیە بێ هەموو ئەو داخوازیانە موچە هیچەکە لەوانە
ئەی باشە ئەی چۆن ئاو کارە باش هەر تەسلیمی بەغا بکەین ئەی ئارد و بایەکە هەر لەوێ بێ ئەوە حاڵەکەمانە گەنمی جوتیاران هەرەوە بێ ڕێگاوبانمان هەر ئەوە بێ بە بڕای من ئەو قسەی ئەوانە ئۆپۆزیسیۆنێکە کە لەژێر ناوی چاکسازیە گوایە ئەمانە تاوانەکەیان ئەوەیە من بڕوام وایە ئێستا حکوومەتی هەرێم بەدەست شاسوار عەبدولواحیدەوە بێ سوودانی هەرو کاراکە کە لەگەڵ یەکێتی و پارتیاکە لەگەڵی ژەرەوەکە چونکە استراتیژی وایە سیاسەتی وایە ئەوان ئەیانەوێ ئەمە شاسوار و هاو ئاوازخۆنەکانێتی ئەیانەوێ خەڵک خەڵەتێن و خەڵک چاوبەسکەن بۆی بچنە بەرزەم سندوقەکانی دەنگدان بۆی کورسەکانی کاک شاسوار زیابێ بەڵام ئەوە زیایشی کرد کە معلوم نییە یەکێتی و پارتی دەسەڵاتیان پێدایان نا کورسەکەی بۆ چۆڵەکەن 100% چۆڵی ناکەن بەنسبەت سوالی سێمەوە خەڵکی کوردستان ئاڵوگۆڕ لە کوردستانە لە ڕێگای پەرلەمانەوە نابێ پەرلەمان کارتۆنیە سنەتی نییە پەرلەمانی کوردستان پەرلەمانی هەتا ئەردەن نییە هەتا تورکیا نیە هەتا ئەوروپا نیە سنەتی نییە هەر کاتێ یەکێتی و پارتی خۆیان بیانێ دایەخەن و سەرۆکی پەرلەمان و وەزیرەتەکانی ژنێ خۆوانەبان بینیوە ئەوە نوێنەرەکەی گۆڕان سەرۆکی پەرلەمان بوو دەریان نەپەڕان هەموو شتێکە توان دایخانە توان لە هەموو شتێ لەم دیوکەنەوە بە دێگەڵەیە خەباتی پەرلەمانی خەباتی شاسوار عەبدولواحید و گۆڕان و ئیسلامیەکانە کە خۆیان حەڵقەکانی کۆمپانیاکانیان هەیە ئەوان خۆشۆڕژ ناکەن ئەوان نانێ گۆڕانکاری لە کوردستانە بە شوێکی شۆڕژێران لە ڕێگای دەخاڵەتی خەڵکو بۆ خەڵک سبینێ ئیرادە بگرێ و حکوومەتی خۆی دامەزرێنێ ئەوان هەمویان ئەگەر چیک لەوی گازەندەیان هەیە لە یەکێتی و پارتی بەڵام ئەم سیستەمەیان قبوڵە ئەوە تا سەلاحەدین بەهادینە لە ئێمە قوارەیەمان بە دەستکەوتی کوردە و ئێمە مەسیری خۆمانە و نابێ ئەم قوارەیە تێکچێ بۆ لەبەرەوەی لە اقتصادی کوردستانە یەکێتی و پارتی حەڵقەی کۆمپانیاکانی بۆ ئەوان بەجێشتووە بۆ شاسواری بەجێشتووە ئێخۆ بڕیار نییە خەڵکی کوردستان لە زەلکاوی کۆمپانیاکانی نۆکان و کار و چوزانم کۆڕەک و هەموو ئەم هینانەی کە بە دەستیانەوەی دەرچێ بچێتە پاڵ کۆمپانیەکەی کاک شاسوارەوە شاسوار ئەم داهاتانی لەکوێ ناوە ئەگەر یەکێتی و پارتی زەمینیان بۆ هەڵنەخست بێ ئەی بۆ هەموو خەڵکی کرێکارێکە 30 ساڵە کارەکە ژینگە پارێزێ ئەی بۆ ئەو داهاتە ناکە خۆ ڕەنجەکەی ئەو 100 بەرابەری ڕەنجی شاسوار و هاو ئاوسخۆنەکانی زیاترە بۆیە بەڕای من نابێ خەڵک چاوەڕوانی انتخاباتکە بلە انتخابات ئەم سیستەمە سەرچاوەیەتی یەکێتی و پارتی هۆکاریمانەوەی ئەم سیستەمن پارێزەر و خوڵکێنەری ئەم سیستەمن کە بازار لەژێر ناوی بازاری ئازادا کە هەمویان هاوڕان لە نەوشیروان مستەفاوە تا گۆڕان دوای ئەو ئیسلامیەکان هەموو اقتصادی کوردستان حەزەکەن ئەم کۆمپانیایانە بێ یعنی ئەم تاڵانی و بڕۆیە ینی ئەوەی کە خەڵک تەعین نەبێ خەڵک بەخۆ بەخش بێ خەڵک کاری خۆڕایی بکە بێدەنگ بێ کۆمپانیا بە ئارەزوی خۆی خەڵک دەرکە حیزبەکان خۆیان بڕۆن خەڵک تەعینکەن ئەم سیستەما بێ هەڵوەشێتەوە خەباتی خەڵک لە جیەکێتی و پارتی یعنی هەڵگەڕانەوەی ئەم سیستەمەی کۆمپانیەکان کە سیستەمی سەرمایەداریە کە لەسەر ئەساسی کاری بەکرێ دامەزراوە لەسەر ئەم تاڵوڕۆنیە و گەندەڵیە ڕیشەکەی لەمایە ئەوەی کەوای کردووە ئەمانە تاڵانی بکەن ئەم سیستەمان داخستووە کە ئەم کایی تیا هەڵتۆقیوە بۆیە بە بڕای من انتخابات ڕێگای نییە ڕێگای پەرلەمانی نییە شکستی خواردووە پەرلەمان درۆیە باتڵە دادگایان باتڵە حکوومەتیان باتڵە خەڵک بێ شۆڕشکە بێ ئاڵوگۆڕی شۆڕژگەران لە کوردستانە ڕووبە ئەبێ بە خەباتی شۆڕژگەرانە و یەکگرتووی خۆیان یەکێتی و پارتی لابن تا دەست چنیان لەم سیستەمە اقتصادی و لەم سیستەمە سیاسی کە ناویان ناوە حکوومەتی دیموکراسی و پەرلەمانی ئەوە تێ هەڵدرێ حکوومەتی شوراکان حکوومەتی نوێرانی خەڵگە بێدامەزرێ من پێم وایە لە جوابی ئەو دۆستانە ئەمە ڕێگاکەیەتی هەرچەند سەخت بێ بەڵام هەر ئەمە ڕێگاکەیەتی ئیرادەی خەڵکە گەرێ داهاتوو بۆ خۆی بشەرخێنێ بێ بە ڕەنجی خۆی و بە خەباتی خۆی پێی بکە. سپاس کە توانیتان هەموو ئەو پرسیارانە لێکاتە لە بیرتان بێت و وەڵامیان پێ بدەنەوە بەداوای لێبوردنەوە لە بینەرانی تر کە پرسیاری و سەرنجی تر هاتووە بەڵام بەبوونەوەی کە کاتی بەرنامەکان کەم و بەرنامەی ترمان لە دەستور کاردایە ناتوانین تاوتوان بکەین و لە ڕەنگە لە بەرنامەکانی داهاتووتردا. خەسرە سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ گوێگران و بیسەرانی تەلەڤیزۆنەکەتان ماندوو نەبن. زۆر سپاس.
ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە زیادبوونی فەزای نائارامی لە کوردستان بەرنامەیەکمان دەبێت لاگەڵمان بمێنەوە. مەڵێ بیدەرانی ئازیز، ئێستاش لەگەڵ دڵشاد مەجید چالاکوانی کۆمۆنیست تاوتوێی دۆخێکی نوێی کوردستان دەکەین کە فەزای نائارامی زیادی کردووە. دڵشاد مەجید، ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی تۆش باش هاوڕێجان، سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی پێشەکەی. لە ماوەی ڕابردوودا لە دەستگا ڕاگەاندنەکانەوە هەواڵی دڵتەزێنی کوشتن، ئازاردان، بریندارکردن، بێڕێزیکردن، چوونە سەرماڵ و زۆشتی تر هەستەکەی زیادی کردووە. بۆچی ئێستا کوردستان لە دۆخێکدایە کە شایەتی ئەم حاڵەتانەین و بەم ڕێژەیە تاوان زیادی کردووە؟ بڵێ هاوڕێجان، لەوەتی ئەم دەسەڵاتە هەیە لە کوردستانە سیماکانی بریتی بۆ لە کوشتن و سوکایەتی و بێڕێزی بە خەڵکی کوردستان. ئەوەی کە لە ماوەیەشە ئەم دیاردەیە زیادی کردووە، هۆکاری زۆرە. هۆکارەکان لە چەند لایەکەوە توانین تەمەشای بکەین. ئەویش لەلایەنێکەوەیە کە دەسەڵاتی کوردستان دەسەڵاتی میلیشیایی پەشموونی خۆیان بەسەر هەموو کایەکانی ژیاندا کردووە. بێکاریەکی زۆر، نەبوونی هەژاری، نەبوونی مەعاش، هەموو ئەمانە لەلایەکەوانێت. دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە و کوشتاری ئەوان و هەموو ڕۆژە درۆنەکان و هاتنی و لێدان لە مەعارەزەی هەموو ئەمانە وەزعیەتی سیاسی کوردستانیش ئێستا بەهۆی سیاسەتە فاشلەکانی یەکێتی و پارتیەوانێ جارێکی کە فەزایەکی کەینە ئارامی دروست زیاتر بەرەپێداوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە تەقریبەن ئەتوانین بڵێن شیرازەکانی کۆمەڵگە زیاتر لەبەریە هەڵوەشاوە و زیاتر کەوتۆتە سەر لێواری داڕمان و کۆتایی پێهاتن. هۆکارەکانی وەکوتم ئەم دەسەڵاتەیە کە بۆ خۆی ڕێز بۆ یاسا دانانێت، جگەلەوەی یاساکانی هەر هەمووی لەژێر کۆنترۆڵی خۆیەتی و بەخواستی خۆی چۆنی بێ ئاوا لەگەڵ یاسا و ڕێساکانە معاملە ئاکات. بۆیە سەرنجام هەرە وەزێتا بێ ڕوودات و خراپتر. ئەمێر هەر لە درێژەی بابەتی یاسا کە خۆتان ئاماژەتان پێدا لە کوردستانە لە ئاستێکی فراوانە دەبیستین کە خەڵکی متمانی بە دادگا نەماوە، پێی وایە یاسا سەروەر نییە، تەنانەت زیاتر ڕۆیش دێ بڵێن ئەگەر گاڵتەیان پێت کاتێک باز لە دادگا و یاسا و ئەم جۆرەشتانە دەکرێت. ئەمەیان لە چێوە سەرچاوی گرتووە؟ لە جێی خۆیەتی، چونکە بۆ خۆی وەکوتوان دەسەڵاتە هیچ حکومێک و منتقێک بۆ خوار خۆی قبول ناکات. هەرچی لە بەردەمیا بێت هەر جۆر ئاعترازێک سیاسی بێ بە هەر شێوەیەکی تر بێت لە بەردەمیا بە تیرۆر و بە کوشتن و تۆقااندن و اختتافکردن ئەوانە وەڵام دەداتەوانێت. ئێمە گەر تۆزێ بگەڕێنەوە بۆ داو لە زیاتر لە 30 ساڵ حکمی ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتیا لە کوردستانەوە لە سەردەمی تیرۆرکردنی هاوڕێ نەزیر عومەرەوانێت تا ئێستاشی پێوە بێ هاوڕێ بڵێن خواناس کە دواترینیانە لەم هەموو ماوەیە دادگاش هەر هەبوو یاسا هەبوو، بەڵام بە چەند دەلیلێک یاسا نەیتوانێت دەخاڵی یەکێک لەوانە کە بۆ خۆی دەسەڵاتی دادوەری لە کوردستانە بۆ خۆی سربەخۆنی و ناشتوانێت سربەخۆ ببێت لەژێر دەستی ئەم میلیشیانەیە چۆنیان بێ ئاوا ئاراستەیەکەن و ئەیبەن مەلەفەکان لە دەرگاکانە هەمووی بەسەریە کارکەڵەکە بۆ کۆبۆتەوانەیە ئەگەر بێتەوە نمونەیە بێنەوە بەرچاوەکە لێدانی حیزبی کۆمونیستی کرێکاری لەو کاتەوانە مەلەفەکە ئێستا لە دادگایە تۆزی سەرنیشتووە ئەم جوابی بناتێ. ینی تەبیعیە خەڵکی کوردستان گاڵتیان بەم یاسا بێ. ئەمە جنبێکی بۆ خۆی یاساکان
خودی ئەو یاسایانش کە لەژێر ئەم دەسەڵاتایە یاساکان لەگەڵ تێوەڕانین و ژیانی شایستەی سەردەما نایەتەوە ناگونجێ لە دەیان بارە یاقسانیەکی زۆر لە یاساکانە هەیە ئەو یاسایانە هیچ ڕێز و حرمەتێ بۆ ژنان و بۆ کوشتنی ژنان و ئەمانە رعایت ناکات بۆیە لە هەردوو بارەکەیەوانێ هەم یاساکان بەخۆیان خەلەلیان تیا هەیە کە یاساکان ناگونجێ لەگەڵ ژیانی سەردەما هەم دەسەڵاتدارانی دەسەڵاتی دادوەریش بۆ خۆی چون سەر بەخۆنیە ناتوانێت دەسەڵات چۆنی بێ ئاوا ئاڕاستەیە کات و بۆیە خەڵکی کوردستان تەواو لە تەجروبەکردنیانەوە گەیشتون بۆ قەناعەتێک کە دادگاکان ناتوانێت مافەقانیان بۆ بگەڕێنێتەوە. ئەم فەزایی کە دروست بووە فەزای نائارێمی و ئەوەی کە خەڵکی هەست بە ئەمان ناکات گۆڕاوە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا ئەکرێت چی کاریگەریەکی هەبێت لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی و ژیانی ڕۆژانی خەڵکی لە کوردستاندا؟ کاریگەریەکانی بە تاکیدی زۆر خراپە هۆیەکەوەیە ژیانێکی نائارام و نامستەقر ترس و دڵەڕاوچەی خەڵک ئەمڕۆ لە خەو هەڵەستێت بەیانی لە خەوڵەستێ نازانێت تا ئێوارس چی بەسەریە اختتافەکرێت لە ناوەکرێ هەر جۆرە ناڕزایەتێکی بێت ترسی هەیە بۆیە وەسەقە بە دەرەجەیەک نائارامی بۆ دروست دەکات کە هەمیشە لە دڵەڕاوچێ و لە وەزیەتێکی خراپە گوزەران بەرێت و بەرێت بەڕێوە. ئەی کەوا بێت کاتێک کە دادگاکان جێی ئومێد نەبێت خەڵکی ئەتوانێت چی بکات چۆن بتوانێت فەزاکە بگۆڕێبەوەی کە ئەو ترس و دڵەڕاوکێوی نەبێت و ژیانی ئاسایی بەڕێ بکات؟ ئەکرێت چەند ڕێگایەک ئینسان ینی ئەگەر لە تەجروبەی خەڵکی کوردستان و مانتقەکە تەماشای پێ چەند ڕێگایەک هەیە بۆ چەند ڕێگایەک هەیە بۆ ڕزگاربوون لە وەزیەتی کێتیایەتی ئەو وەزیەتی کە هەیە بە درێژەی پێشێ بۆی کەماوەتەوە لەژێر دەسەڵاتی ئەم یەکێتی و پارتیە ئەوە سەرنجامەکەیەتی و ئەوە ژیانی نائارامی خەڵکە و ئەوە کوشت و بڕەکەیەتی کە ڕوئەدات. ڕێگایەکی تر وەکو لە هەندێک لە قسەی لەسەرەک هەن کاوەیە دەسەڵاتی دادوەری سەر بەخۆکردن بە مؤسسە بکرێتەوە جا بکرێتەوانێت لە دەسەڵاتی تەنفیزی تەشریعی کە بۆ خۆی ئەمە بەشێک لە مەعارەزەش ماوەیە تەرکیزی کردە سەرم خاڵە بەڵام نەیتوانی سەرنجام فەشەلی هێنا چون ناتوانێت دەسەڵاتی دادوەری ناتوانێت لە کوردستانە بە هیچ شێوەیە ناتوانێت سەربەخۆ بێ پەیوەستە بە حکومڕانی حیزب چون ئەو حیزبانە بە لولەی تفەنگ ژیان ئەگوزارێنە لەگەڵ وەڵام ئەدەنەوەە بەخواست و ژیان نام بە ژیانی خەڵک بە هەموو شتێک بۆیە سەرنجام ئەو ڕێگاچارەیەش ڕێگاچارەیەکی بۆ خۆی جێبەجێ نابێت و سەرنجامێکی دابێت لە درێژەی ئەم 30 ساڵەدا خەڵکی کوردستان تقریبا تەجروبەیە ڕێگاچارەیەکی تر کە هەبێت ئەویژەوەیە کە بەرەی یەکسانی خوازی و ئازادی خوازی دەبێ بێنە مەیدان هەوڵ بدەن هەم بۆ ئەم دەسەڵاتە سیاسیە کە بوسەبەی بە بەهۆی ئەم هەموو وەزا لە کوردستانە وەلا بنرێت ئەبێ ئەم دەسەڵاتە دەستکۆتا بکرێت لەسەر ژیانی خەڵکی نەمێنێت و لە ڕێگاشە دەسەڵاتی دادوەری کە خەڵک لە توانی ئەم دەسەڵاتە وەلا بنێت لە جێگایە دەتوانێت دەسەڵاتی دادوەری ئازاد و دانانی یاسایی هەم سەر بەخۆی بکات هەم کۆمەڵی یاسا و بنەمای بۆ دابنێت کە لەگەڵ مافەکانی مرۆڤ و ڕێزگرتندا لە ئازادی سیاسیەکان و لە یەکسانی ژن و پیا و هەموو ئەمانەیە خۆی ببینێتەوانێ بکرێتە یاسای سەرتاسەری وڵات. بەڕێی من ئەم ڕێگاچارەی دووەم ڕێگاچارەیە کە هەرچەندە سەخت و دوژوار بێت هەرچەندە ڕێگاکە پێویستی بە خەبات و بە گرێدان و هاتنەمەیدانی خەڵکی کوردستان و خەڵکی ناڕازی کوردستان و کۆبوونەوەیانە لە دەوری بەرەی یەکسانی خوازی و ئازادی خوازی بۆ هێنان بە موسا. دەمەوێت وەک دوا پرسیار ئەوەش بپرسم کە بۆچوونێک هەیە پێی وایە دەسەڵاتداران سوود وەردەگرن لە فەزای نائارامی بۆ پاراستنی دەسەڵاتی خۆیان و مانەوەیان ئەم فەزایە زیاتر بەلایەنەوە سوودمەندە تاوەکو فەزایەکی ئارام بۆچوونی ئێوە لەم بارەیەوە چییە؟ ئەم دەسەڵاتە لە کوردستانە ڕەنگە شتێکی کەی بوێت لە فەرقێکی هەبێ لەگەڵ بەڵام بۆ خۆیان ئەمان بەس تەنها پاسەوانی ئەو منتیقەیەن کە پاسەوانی ئەو منتیقەیە من
وڵاتانی چوار دەور وڵاتانی منتیقە بە ئارزی خۆیان تەراتێنی تیاکەن و ناشتوانن هیچ قسەیەکی تیا بکەن و هیچ دوو دەسەڵاتی میلیشایی هەمیشە بۆ خۆی وایە یاساکان تا ئەوەندە ئەتوانێت ڕێز لێ بگرێت و بەکاربێنێ کە ئیشوکار و ژیانی خۆی پێ بڕوات بەڕێەوە ئەمانە بە تایبەتیش لە بەرامبەرکەی یەکتردا دوولایانی کێشەی دوو حیزبی سیاسی کوردستان کە ئیسفادەیەکی زۆر لەو یاساناکەن و بە ئارزوی خۆیان چۆنیان دوێ بەکارێنن و بۆ بەرژەوەندەکانی خۆیان و لەو لاشەوانەی خەڵکی کوردستان و خەڵکی فەقیر و هەژار و پێکار و زەحمەتکێش لە خراپترین حاڵەتدا ژیان و نەئارامی و ژیان ئەباتە سەرەوەدە ئەم ترس و دڵڕاوکێیە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئیسفادەیەکی هەر بۆ ئەوە بێت چون ئەگەر خەڵک تۆزێک ئارامی بۆ بگەڕێتەوانێ ئەو کاتە داواکاریەکانی زیاکە داوای خواسی زیاتر دەکات ئێستا ئەگەر خۆت ترسی ئەوەی هەبێت کە بەیانین ئەڕواتە دەروانەی وارێ بە سەلامەتی بگەڕێتەوانێ کەواتە ئەگەر ئارامی بۆ بگەڕێتەوانێ و ئەگەر شەڕ و ئاژاوە و ئەو ئەوزاع خراپەی کە بەسەریا سەپێدراوە لەسەری لا ببرێ و کاتە بیت لە ژیانێکی بێت لە وەزعێکی کرد بێت لە ژیانێکی باشتر و گوزەرانێکی باشتر ئەکاتوانێ بۆیە ئەکرێت لە کۆتاییە بڵێن ئەم دەسەڵاتە هەم ئیسفادە ئەکات لەو وەزعێتە چون بۆ خۆی بۆ نمونە ئەگەر ویستم لە پێشا قسەیەک بڵێم ئەگەر کاتان هەبێ ئەوشەیەکە شتێکام دەسەڵاتە هەمیشە پێوەی ماوەتەوە ئەوەیە کە تیرۆری سیاسی هەموو ڕۆژەکە لە کوردستانە ئەتوانین سەدان لاپەڕە هەڵنەوانێ و تاوتێ بکەین لەسەر تیرۆری سیاسی لە کوردستانە کە حیزبەکانی دەسەڵات لە کوردستانە بە تایبەتی دوو حیزبی یەکێتی و پارتی و ئیسلامیەکان پەیڕە و بەرنامەیان بۆ خۆیان هەر بەشێک لە پەیڕە بەرنامەکان هەر ئەوەیە کە ناتوانن ئازادی سیاسی بۆ خۆمەلگا بۆ نەیارانی سیاسی حتا خۆشیان نێتن بۆیە ئەبێ وەکۆی کە لە شێشە بەرەز ئیشارەت پێداکە نائارامی کوشتن هەیە ئەم دیاردانێک ئێستا لە کوردستانە دیاردەی نامۆ هەر لە خۆ نین کوشتنەکان هەر لە خۆ نین خەڵکی کوردستان حەقیانە ئەگەر بڵێن هەموو ئەمانەوە لە پشتەمانەوە دەسەڵات هیچ هینێ ناگات دادگا ناتوانێت هیچ کەیسێک و هیچ مەلەفێک یەکلا بکاتەوانێ لەو لاوە دەسەڵاتی تیرۆریستی بەهێزترەکان لەولاوە سەرکوت زیاتر دەکەن هەموو ئەمانە بێمافێکی زۆر لە ڕاددە بەدەر ینی پارێکی ئەوەندە قورس دەهێنێتە سەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە دەتوانێت لەژێر ئەو بارەیە بێتە دەرەوە بۆیە لە کۆتاییدا ئیسفادەی لێەکە لە وەزعێتە هەیە. دڵشاد مەجید چاداکوانی کۆمۆنیست زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدان و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. منیش زۆر سپاسی ئێوەکەم و سپاس بۆ بینەران و بیستەناتان. ئازیزان هوچانێکی بچووک و پاشان لە ساڵ ڕۆژی سیوێکی ئابدا بەردەمەمان دەبێت لەگەڵمان بمێننەوە. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و لە گۆشەیەکی تردا ئەمڕۆ وەک کە بەیانی دەکاتە سیوێکی ئاب و 27 ساڵ بەسەر تێپەڕاندنی ئەو مێژووە ئەمڕۆ ئێمە لە بەرنامەکانمانە لەگەڵ هەڵسوراوی کۆمۆنیست تاهیر عیسا تاوتوێی دەکەین. تاهیر عیسا ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە و بیسەران و بینەرانی پێشنگ تیڤیش باش بنەرجێن. مەڵێ 27 ساڵ بەر لە ئێستا بۆ لاوانێک کە ڕەنگە نەزانە سیوێکی ئاپچیە ئەوەیە کە 27 ساڵ بەر لە ئێستا لە جەنگی ناوخۆی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستاندا حکوومەتی بەعسی عێراق دێت پشتیوانی پارتی دەکات و دێنە هێزەکانی گاردی کۆماری دێنە هەولێر و یەکێتی لەو شارە دەبەنە دەرەوە بەڵام ئەوەش بڵێن کە لە پاڵ یەکێتیدا جمهوری ئیسلامی ئێران وەستا بوو. ئەبێ بپرسم بۆچی کۆمەڵگەی کوردستان مێژوویەکی لە چەشنی سیوێکی ئاوی هەیە؟ هاوڕێ بنار سەرەتا سلااوڕێز ئەبێ ئێمە پێشەچی بگەڕێنەوە بۆ مێژووی
ململانەی سیاسی نێودوو باڵی سەرکی ژردنەوەی کوردایەتی کە پارتی یەکێتی پشتی سەرەکیان بەرەکەوێت مێژووی ئەو لایەنە مێژوویەکی قوڵە لە ململانەی تافیق و بێمانە مێژوویەکی قوڵە لە ململانەیەکی زۆر بێمانە دوور لە بەرژەوەندی خەڵک. هەردوو باڵی ژردنەوەی کوردایەتی کە لە پارتی یەکێتیدا لە جەلالی و مەلاییدا پێشەچی پێشتر ڕەنگی لەدایەوە کە لە شەستەکانەوە ململانەیە دەست پێ دەکات لە باڵی مەکتەبی سیاسیەوە کە جەلال تاڵەبانی و عومەر دەبابە و برایم ئەحمەد نوێنەرایەتی ئەم باڵە دەکەن خۆی دەنوێنێ. دواتر ئەم باڵە لە پارتی دیموکراتی کوردستان جیا دەبێتەوە و 66 وەک مێژوویەک لەو ساوە لە ناو فەرهەنگی ژردنەوەی کوردایەتی باڵی دیکەدا لە دژی ئەم باڵە ڕەنگی دایەوە. ئەڵبەتە ململانەیەکی ئەتوانین بڵێن لەو ساوە ململانەیەکی ناوچەگەریە، ململانەیەکە ململانەی شخصیە، ململانەیە لەسەر دوور لە بەرژەوەندیەکانی خەڵک، دوور لەو ئیدعاایی کە ئەوان لە سەرەتاوە هاتن بە ناوی کوردایەتیەوە سواری ئەو شەپۆلی ناڕزایەتیە بوون، سواری ئەو خواست و نیاز و زودنەوە سیاسیە بوون کە خەڵکی کوردستان خوازیاری بوو لە ژێر سایەی ڕژێمێک لە دوایەکەکانی عێراقدا بە کەنارێکی ئارام بگات، بتوانێت لە سایەی سیستەمێکی جیاوازتر یا لە سایەی کۆمەلگایەکی جیاوازتر لە کۆمەلگایی کە حکوومەتی باس یا حکوومەتی گەلێکی سەردەستە خەڵکی گەلێکی ژێردەستەی دەچەوساندەوە پێی بکەن. بەڵام هەڵبەتە ئەم دوو زودنەوەیە نەبوو مایەی خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان، هەر لە سەرەتاوە مایەی شەڕ و فتنە و ئاشوب و ئاژاوە بوون، قۆڵیان لە دژی یەکتر هەڵماڵی ململانەکانیان ڕۆژ بە ڕۆژ سەختتر و دژوارتر دەبوون. هەڵبەتە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو، هەڵبەتە مێژووە مێژوویەکە پڕ لە مێژوویەکی خوێناوی کە لە 66ەوە دەست پێ دەکات. بەڵام بابزانین باڵەکەی تریان کە ئیدعای کوردایەتی دەکرد، باڵی مەلا مستەفا و باڵی مەلایی، ئەوان چەندە پابند بوون یا پەیوەست بوون بەو ئیدعایە یا بەو مەهامەی کە پێیان وابوو کە دەتوانن زودنەوەی ڕزگاری نیشتیمانی بە ئاکامی خۆیان بکەن. ئەلبەتە ئەمە درۆیەک بوو کە دەتوانین ئەمڕۆ بە ڕۆشنی هەستی پێ بکەین، دەتوانین ئەمڕۆ مێژووەکە بە خەڵکی کوردستانی پیشاندا کە ئەمانە بەش درۆیەکی گەورە بوون بەرامبەر بە خەڵکی کوردستان کرا. هەردوو باڵی زودنەوەی کوردایەتی پارتی و یەکێتی کە ئەمڕۆ گەیشتونەتە ئاستی دەسەڵات، دەتوانین لەمڕۆدا باشتر ئەم دوولایەنە هەڵسەنگێنین کە ئەمڕۆ ئاکامەکەی دوای ئەم هەموو قوربانی دانەی خەڵکە لە پێناو ئازادی کەنارێکی ئارام، لە دوای ئەو هەموو قوربانی و فیداکاری خەڵک، لە دوای ئەم هەموو ئەنفال و چیمەباران و ئەعدام و ئازار و ئەشکەنجەی کە لە سایە ڕژێمی بەعس و ڕژێمەکانی پێشتردا چەشتی و بینی، دەبین ئەمڕۆ بە ئاکامێک نەگەیشتووە، نەک بە ئاکامێک نەگەیشتووە بەڵکو چەندی کەنگاویش خەریکە لە ئاست ئەم مەسەلەیە و بۆ گەیشتن بە ئامانجەکانی دوور دەکەوێتەوە. هەڵبەتە هۆکارەکەشی ڕۆشنە کە ئەم دوولایەنە نوێنەرایەتی زودنەوەیەکی ڕزگاری خوازی، ئازادی خوازی، یەکسانی خوازی کۆمەلگای کوردستانیان نەکرد، دوور بوون لە خواست و بەرژەوەندیەکانی خەڵک. تۆسقاڵێک ئەمانە لەگەڵ مەیل و ویست و نیاز و مەرام و خەونی خەڵکی کوردستاندا نەبوون. ئەمانە بایەقوش بوون، ئەمانە بەڕاستی گرەی سەرەتانی خەڵکی کوردستان بوون، ئەمانە لەبری ئەوەی مایەی خۆشبەختی بن دوای هەموو قوربانیداکاری و ئەم هەموو ماڵوێرانەیە کە بەسەر خەڵکی کوردستاندا هات لە مێژووی 60 ساڵی ڕابردوودا. هەڵبەتە ئەمڕۆ ئەیبینی کە ئەم دوو حیزبە ئەسلەن جگەلەوەی کە خەریکی خۆدەوڵەمەندکردن بوون، خەریکی دزی و تاوانی و خەریکی ژانێکی فەرهود ئاسایی بوون یا فیرعون ئاسایی بوون بۆ خۆیان، بۆ خەڵکیش نەهامەتی، کوێرەوەری، دەربەدەری، شەڕ، ماڵوێرانی هەزار و یەک دەردەسەری بوو. هەڵبەتە سیوێکی ئاب مێژوویەکی ڕەش بوو لە مێژووی زودنەوەی کوردایەتیدا. سیوێکی ئاب ئەتوانین بڵێن بەرەنجامی ململانەیەکی بێمەعنای نێوە هەردوو باڵی ناسیۆنالیزمی کوردی بوو.
ململانەی نێوان هەردوو باڵەکە هەردوو باڵی سەرەکی پارتیویەکێتی کە ئەم ململانەیە تۆسقاڵێک پەیوەندی بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەوە نەبوو یەک زەڕە هیچ کام لەم دوو لایەنە کە ئەگەر ئیدعایەکشی لە خۆی کردبێ هەڵبەتە بەڵام دوور بوون لە خواستی خەڵک هەمیشە بەرژەوەندیەکانیان بەرژەوەندی خێڵەکی تایفەیی و عشیرەتی بوون نەک بەرژەوەندی گشتی هەڵبەتە ئێمە ئەزانین ئەمڕۆ هەریەکە لە پارتیویەکێتی ئەمەیان بە هەموو شێوەیەک بە هەموو شکلێک بە هەموو جۆرێک پیشان داوە مێژوو ئەمڕۆ پێمان ئەڵێ کە نەڕابردویان بۆ خەڵک مای خۆشببختی بووە هەر سێ دەیەکە لە دەسەڵاتی ئەم دوو لایەنە دەسەڵاتێکی ڕەش بووە دەسەڵاتێک بۆ پڕدا شەرمەزاری قێزەونی ناشیرینی هەر لە سەرەتاوە هاتن قۆڵیان لە دزی و تاڵانی ممتەلەکاتی کۆمەلگای کوردستان کە لە کەلاوەی ڕژەمی بەعز بەجێما بوو هەڵماڵی ئەوان تەنانەت قسووریان بە ممتەلەکاتی نەخۆشخانەکانیش نەکرد دەستگای سۆنەر ئامێری سۆنەریان دەستی و ئاودیوی وڵاتانیان دەکرد تەنانەت ئەوان قسووریان بە ئامێرەکانی وەکو خاوێنکردنەوەی شەقام و قرتاوکردنی شەقامەکان و ڕێگاوبانەکان هەمویان ئاودی و کران و دەدزران وەکو ئەوەی کە ئەوان تینووی دزی و تاڵانی بوون ئەم هەموو خەبات و تێکۆشانەی کە ئەوان بە خەڵکیان دەفرۆشتەوە تەنانەت ئیدعای ئەوەی کە ئەوان شەرعیەتی شاخیان بەدەستێنا و لە شاخەوە توانیویانە ئەم حەقە بە خۆیان تەنانەت حەقێک کە دەهاتنەوە بۆ بەناوی ئەوەی کە لە سایەی شەڕی خەلیجەوە لە کێشی خەلیجەوە بەو ئاکامە گەیشتن کە بێن لەو فرسەت لەو کەلێنە فرسەت وەرگرن هاتن بەو جۆرە فەرمانڕەواییەکی زۆر قێزەون و ناشرینیان بە خەڵکی کوردستان پیشاندا هەر لەو ساتەوە هەر لەو ساوە کاوان بەم جۆرە نمایشی خۆیان کرد ماهیەتی خۆیان بە خەڵک پیشاندا هەڵبەتە هەر لەو ڕۆژەشەوە ئێمە ئەزانین کە شەڕ و ململانەیە کۆنەکانیان لە قەڵاتجێوە دەست پێ کرد لە وەختی حەشەی میرخان هات لەسەر مەزروعەیەک دوکان بوو کە لە ڕاستیدا ئەم قەزگەی مەزروعەیەک دوکانی ئەو شارە نەبوو کە کاتی خۆی حەشەی میرخان لە شۆڕشی کۆندا گوای دعایەوە یەکردکاوەی ئەوە بەڵام کێشەکە زۆر کۆنتر بوو بەڵام ئەمە کرایە گیانوێک بۆ ئەوەی ناکۆچەکان تەقێتەوە لێەوە ئاگری شەڕێکی زۆر ماڵوێرانکەریان بۆ خەڵک هێنا هەڵبەتە دواتر ئەم ململانەیە قوڵ بووە تا گەیشتە ئەوەی کە ئەوان بوون نۆکەرە هەریەکە بوو بە نۆکەری وڵاتێک لەو وڵاتانەی کە ئەوان لە زۆنەکانیاندا هاوسێ بوون ئەمڕۆ دەبینین تەراتێنی هەریەک لە وڵاتانی ناوچەکە بە جۆرێکە کە هۆکارەکەی ئەم دوو لایەنەیە کە دەستکێشی و یا هاوکارن بۆ بردنەپێشی سیاستەکانی وڵاتانی کۆنەپەرستی ناوچەکە تۆسقاڵێک نەهاتون بە پیرخواست و بەرژەوەندی خەڵکەوە بێن تۆسقاڵێک نەهاتن ئەم هەموو خەبات و تێکۆشانەی خەڵک لە بەرچاو بگرن ئەم هەموو فیداکاریە هەموو قوربانیەکی میاباران و هەڵەبجە و ئەنفال و ئەم هەموو ماڵوێرانیە تەنانەت مەسعود بارزانی پێن 8,000 کەس بارزانی کە لە بانیەکان پێسەر و شوێن کرا بەڵام مەسعود بارزانی دێ دەستی ڕژەمی بەعز دەکرێت چی بەو خانەواداناڵێ کە لە یا بەو کە لە مناڵی 7 ساڵانەوە هەتا ئەگاتە 80 ساڵی ئەنفال کران پێسەر و شوێن کران ئاوارە و زوربەیان ئاوارە و دەربەدەری شارەکانی بەسرا و بەغدا و وەسەط و جنوبی عێراق کران ئەی چی بەو هەموو خەڵکە ئەڵێ کە لە پێناو ئازادی و دنیاکی باشتردا بۆ بەناو شۆڕشی بارزانی بە هەر لە ئەیلولەوە تا گوڵان خوێنیان بەخشی ئەی چی بەو هەموو خانەوادانە ئەڵێ کە ناناوارەکانیان لەدەستدا و کۆڕکێشی و قوربەسەری و برسێتی و بێکاریان چەشتووە و بەڵام ئەمڕۆ بەڵام ئەو دێ لەگەڵ ڕژەمێکی فاشیست دەستێکەڵەکە هەڵبەتەمە پێمان ئەڵێ کە ئەم دوو لایەنە ئەم دوو هێزی پێڕۆڕارن بێ ئەخلاقن ئەسلەشم ئەی سیاسیان سفرە تۆسقاڵێکەمان لە خەمی ئەوەدانی کە بەرژەوەندی خەڵک
بەکوێ بگەن بەکوێ ئەگەێنن تەنیا لە بیری ئەوەدا کە چۆن بتوانن خۆیان وەکو عەشیرەت و وەکو بنەماڵە لەم ململانەیەدا دەرباس بکەن. ئەلبەتە ئەم دوو لایەنە زۆر جاریش شەڕ و کێشە ململانەکانیان گەیشتۆتە ئەو ئاستەی کە دواتر لە بەرژەوەندەکانی وای خواستووە هاتوون ڕێککەوتونەتەوە. هەر وەکو چۆن لە شەڕی ئێران عێراقدا هاتن بەرەی کوردستانیان پێکێنا بۆی بتوانن لە پاڵ ڕژێمی ئێراندا بێن فرسەتێک وەرگرن و ئەوان لەو ململانەیەدا بە ئاکامێک بکەن. هەر وەکو چۆن دواتر هەڵەبجە تۆمار کرا هەڵەبجەیەک کە ئاکامەکەی دەستێک کەڵکردنی یەکێتی بوو لەگەڵ ڕژێمی جمهوری ئیسلامی و وێنانی سوپای پاسداران بۆ هەڵەبجە و ئەم شارەیان بەم وێرانیە برد. هەڵبەتە جەلا تاڵبانی زۆر جارێک وت ئای بۆ هەڵەبجەیەکی تر. هەڵبەتە ئەوان بەو جۆرە ئەتوانین پێناسە بکەین کە ئەوان مۆڕال و ئەخلاقی ئەوان لە چ ئاستێکدا بوو، ئاستی سیاسی ئینسانیان لە چ ئاستێکدا بوو. هەڵبەتە بانە تەنیا لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان وەختێک لە ئەنفالی یەزیدیەکان ئەکرێ ئەم هەموو خەڵکە بە هەزاران خەڵک تێدا ئەچن، ئەم هەموو ژنانە بە سەبایە ئەکرێن بەدی لەکرێن بە کۆلا ئەکرێن. بەڵام مەسعود بارزانی ئەڵێ ئەمە بەخێر وەرچەقا لەبەرچی لەبەرەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دێتە سەرخەت و مەسعود بارزانی ئەکەنە نوێنەریە و هاوپەیمانەتێ بە ناوی شەڕی دژی داعش. هەڵبەتە لەوێدا مەسعود بارزانی پێگەکەی دەچێتە ئاستێکی تر کۆمەڵێک چەک و جبەخانەی جەنگی دەکەوێتە بەردەست. هەڵبەتە دەتوانێت ئەم چەک و جبەخانەیە لە بەرامبەر نەیارەکانی خۆیدا ئەو بباتە جێگایەکی دیکە بۆ ئەو خێرخۆشی بوو. بەڵام ئەو تۆسقاڵێک ئەم هەموو نەهامەتی و کوێرەوەریە کە بەسەر یەزیدیەکاندا دێ لە بەرچاو ناگرێت. هەڵبەتە ئەمە ئەخلاقی ئەم دوو هێزە بووە لە مێژووی 60-70 ساڵی ڕابردویاندا. هەر لە سەرەتای لەدایک بوونیانەوە لە ململانەیان لە ناو پارتی و باڵی مەکتەبی سیاسی و جەلالی و مەلاییەوە هەتا دەگاتە دواتر ئاشبەتاڵ و دواتر شەڕی بەناو نوێ و شەڕی گوڵان و شۆڕشی بەناو شۆڕشی گوڵان و دواتر شۆڕشی نوێ کە تۆسقاڵێک شۆڕشی نوێ یەکێتی شۆڕشی نوێ نەبوو بەڵکو شۆڕشێکی زۆر کۆنەپەرستانە. ئەو هەد لە خودی ئەو یادەوەریانەی کە ئەوان زاری خۆیانەوە دەجێڕێتەوە نەک شۆڕش نەبووە بەڵکو ئەمانە لە بەعس خراپتر بوون لە بەرامبەر نەیارەکانیان لە بەرامبەر ئازادی خوازی ناو حیزبەکانی خۆیان. هەتا تەماشا کە ئەزمون و یادی پشکۆ نەجمەدین هەیە کە بە چ جۆرێک باس لەو هەموو جینایەتە ئەکا کە ئەم وەک کەسێکی ئاڵای شۆڕش وەختێک زیندانی ئەکرێ چی پێ دەکرێت. هەڵبەتە ئەم کتێبەش بۆ نەوشێروانە نێرێ کتێبەکەی ئەزمونویات نەوشێروان دەزانێت هەموو ئەوانە کە لەو کتێبەدا تۆمارکراون ئەموو ئەو قێزەونیانەی لەو کتێبەدا تۆمارکراون لە شۆڕشی نوێدا ڕاستن. ئەو ئەڵێ ڕاستە تۆش ئازاری زۆر بینیوە ناتوانێت نکۆڵی لەوە بکە کە ئەم مێژوێک بووە پڕ لە ناشیرینی، پڕ لە تیرۆر، پڕ لە کوشتن، پڕ لە شەرمەزاری. هەڵبەتە ئەمە مێژووی ئەم دوو باڵە بووە لە ناو بزرگنەوەی کوردایەتی. بەڵام کاتێک کە سیوێکی ئەپ بە ڕووداوی پارتی ئەناسرێتەوە لە بەرامبەردا پارتی دەڵێت کە هەر ئێمە نەبووین و هێنیش هەبووە 16 ئۆکتۆبەر هەبووە، چەند ڕووداوێکی تری مێژویش هەبووە کە دێکچوونی لەگەڵ سیوێکی ئاپدا هەیە. بەڵام هەروە ئەوەش دەوترێت کە سیوێکی ئاپ جیاوازە بۆ لەگەڵ 16 ئۆکتۆبەردا بەوەی کە سیوێکی ئاپ یان لە 16 ئۆکتۆبەردا خاکی کوردستان درایە دەوڵەتێکی وەکو عێراق، بەڵام سیوێکی ئاپ هێزی گاردی کۆماری سوودی لێوەرگیرە بۆ شەڕی ناوخۆ و خاکەکەیان پێ نەدرا بەڵکو ئەوان ڕۆشتنەوە بەلای خۆیانە. ئێوە جیاوازێک دەبینن لە نێوان ئەم ڕووداوانەدا؟ هەوڕێ بدەن هەرچی ببێ زوتنەوەی کوردایەتیە تۆمەتبارە ناشیرینە پڕ لە دسێویە. ئەمە کوردایەتیە 16 ئۆکتۆبەری کرد بە یاسیوێکی ئابی کرد. هەردوو ئەم باڵا ئەگەر ململانێشیان بوو بێ ململانەکانیان تا ئاستی ئەو ئاستە چووە کە خەڵکیان تێدا بە کوشتاوە لە پێناو بەدیهێنانی بەرژەوەندیە تەسکەکانی خۆیان. سەرانی ئەم دوو حیزبە هیچ کاتێک نەکەوتوێتە بەر هەڕەشەی یەکترەوە. هەڵبەتە ئێمە زانین لە سیوێکی ئابدا زۆر لە سەرانی یەکێتی لە هەولێر جیران، بەڵام لە گوڵ کاڵتریان پێ نەگوتن. بەڵام هەرچی دیلی هەژار و نەداری بەدبەختی
کوردستان بوو کە هەڵگری چەکی بۆ ئەم دوو لایەنە هەڵدەگرت لە ناو هەردوو لایەنەکە ئەعدام دەکرا بوو لە باران دەکرا بۆیە ئەوەی کە ئەوان کردویانە تەنیا خوێنی خەڵکی هەژار و بەدار کراوەتە قوربانی هەڵبەتە ئێمە زانین کە لە کەرکووکدا خەڵکی کەرکووک دوای 16 ئۆکتۆبەر نەفرەتیان لەو دوو لایەنە دەکرد 16 ئۆکتۆبەر لە دوای 2003ەوە ڕاستە 16 ئۆکتۆبەریش لە کێکی دیکەیە بە بۆرژوازی کوردی و بە ناسیۆنالیزمی کوردی و بە کوردایەتیەوە بەڵام لەگەڵەوەشدا دوو مێژوو جیاواز بوون لە دوو سەردەمی جیاوازدا هەڵبەتە من ئەڵێم ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەریش کرا هۆکارەکەی هەردوو لایەنە نەبەتەنیا باڵێک بەڵکو مەسعود بارزانی خۆی باشی ئەزانی کە ئەم لایەنەی بەرامبەری هەتا لە دوکان کۆبوونەوە کرا لەسەر ئەوەی کە ئەم لایەنێک لە ناو یەکێتی ڕازی نەبوو بۆەوەی کە ڕیفراندۆم بکرێت هەڵبەتە مەسعود بارزانی تینی بۆ هات لە دوکان کۆبوونەوە و باشە ئیزانی کێشەکانیان چییە باشە ئیزانی مێژوەکەی چۆنە ئەو ئەم چاوەڕوانی ئەوەیە کرد کە ئەوەی کە لە کەرکووک ڕوودەدا بەڵام بۆ پێشبینی ئەوەی کە ئەکرد ڕوودەدا بەڵام بۆ خۆی ئامادەیی تێدا نەبوو بتوانێت بەرگری بکە بتوانێت هێزێک ئەو هێزەی کە لە بەردەستی بوو ئەو هێزەی کە وەکو فەرماندەیەک لە ڕوبەڕووبوونەوەی داعش لە هەڵپەیمانان پێیان سپاردەبوو بۆ نەیتوانی کەڵک لەو هێزە وەرگێ بۆ نەیتوانی کەڵک لەو جبەخانەی کە لە بەردەستیدا بۆرگێ بەڵام ئەو درۆکە ڕاستەکەی ئەوەی کە ئەوان کردیان بە هەردووچیان لەلایەک یەکێتی تۆڵەیەک بوو لە وەکو سیوێکی ئاب لە بەرامبەر پارتی کردی ئەمەش لەکەیەکەن بە یەکێتیەوە و بە ناسیۆنالیزمی کوردی و بە باڵەکەی ناو جوتنەوەی کوردایەتیەوە لەمان کاتیشدا ئەم ئەرکێکی دیکە بەجێ دەگەێنێت لە پاڵ ڕیفراندۆمدا دەیەوێت کە ئەم دەیەوێت مەسەلەی ئەم هەموو ناوچانەی کە وەکو دیفاکتۆیەک کەوتبوونە بەردەستی خەڵکی با بڵێن بەردەستی حکوومەتی هەرێم و جوتنەوەی کوردایەتی بە پارتی و یەکێتیەوە هەڵبەتە وەک دیفاکتۆیەک لە شەڕی داعش لە 2014ەوە ئەم ناوچانە توانیان پێشمەرگە و پارتی و یەکێتی کۆنتترۆلیکەن بەڵام دواتر نەیانتوانی پارێزگاری لێ بکەن بە دەلیلی ئەوەی کە ڕفراندۆم کرا ڕفراندۆمەکە هۆکارێک بوو بۆەوەی کە ئەمە ڕوودا هەڵبەتە مەسعود بارزانی ئەمەشی ئەزانی بۆیە من پێم وایە کە ئەمەش هەر هۆکارەکەی هەردووچیانە نەک بە تەنیا لایەنێک بێت هەڵبەتە ئەم ملانەیەکە لە پێناو بەرژەوەندی خەڵک نەبووە خەڵکی کوردستان دەبێ باشەوەی لا ڕۆشن پێکەم دوو لایەنە هەمیشە بەرژەوەندیەکانیان لەسەروی بەرژەوەندی خەڵکەوە بووە بەرژەوەندی تایفی و عەشیرەتی و شەخسی و هەموو ئەوانە بەرژەوەندی خەڵک لە بەرچاو نەگیراوە بۆیە 16 ئۆکتۆبەریش لەکەیەکی دیکەیە بە هەردووچیانەوە نەک بە تەنیا بەلایەنێکەوە بۆ ئەوەی کە خەڵکی جارێکی تر نەبێتە قوربانی ڕووداوی وەکو سیوێکی ئابوو 16 ئۆکتۆبەر و دنیایەکی تر لەو مێژووی کە خۆتان ئەمەژەتان پێگرت ئەکتوانن چی ڕێگەیەکی تر بگرنەبەر هەوڵە بلات تەنیا ڕێگایەک بۆ خەڵکی کوردستانەوەیە کە دەبێت ئاگایانە تەماشای ئەم مێژووە بکەن ئاگایانە تەماشای پارتی و یەکێتی بکەن ئاگایانە تەماشای سیاسەتیان بکەن تەماشای هەڵسوکەوتی ڕۆژانەیان بکەن تەماشای سیاسەتی ڕۆژانەکە لە کوردستاندا پەیڕەوی لەکەن سیاسەتێک کە ئەوان تەنیا خەریکن دژایەتی خەڵکی کوردستان دژایەتی ئیرادەی خەڵکی کوردستان ئەکرێت بە هیچ جۆرێک ئەوان نەیانویست خەڵکی کوردستان لەم 32 ساڵەی دەسەڵاتی ئەواندا هەناسەیەکی ئارام و ئازاد و خۆش هەڵکەشێت تەنیا ئەوان خەریکی ئەو بوون کە چۆن بتوانن ململانەکانیان لە بەرژەوەندی خۆیان بەرنە پێشەوە تەنیا بتوانن چۆن سەرمایە گەڵەکە بکەن دزی بکەن تاوانی بکەن لەسەر حسابی دزیکردنی خەڵک لەسەر حسابی دزینی قوتی خەڵک و نەدانی موچەی خەڵک تەنانەت ئەگەر تەماشا بکەین ئەوان لەو پێناوەدا چەندە مێژوێکی ڕەشیان وەستە یەکنا بە هەزاران هەزار کەسی ئازادیخواست چالاکوان کۆمۆنیست تیرۆر کران تەنیا تەماشای مێژووی سەرەتای دوای هاتە سەرکاری ئەمانە بکەیت دەزانی کە ئەمانە چەندە مێژوێکی ڕەشیان لە دەستپێکی فەرمانڕەوایەتی خۆیاندا هەر لە بادینانەوە تا سلێمانی تۆمار کرد
بۆ نمونە ڕێناز عومەر وەکو ئەوڕێیانی پێشوش باسییان لێوە کرد ڕێناز عومەر ڕێناس و توزان کۆمەڵێک خەڵکی ئازادیخواز و کۆمەڵێک خەڵکی چالاکوانی وەکو ڕەوف ئاکرێی و زۆر خەڵکی دیکە کە لەوێدا تۆسقاڵێک ناڕزایەتیان بەرامبەر سیاسەتەکانی ئەم دوو حیزبە نیشاندا بێ هەر لە بەکر عەلی و هاوڕێیانی کۆمۆنیست سلێمانی و شاپور و قابیل لە هەولێر و هەر ئینسانێک تۆسقاڵێک وەستا بێتەوە لە بەرامبەر سیاسەتی ئەم دوو حیزبە سەردەست پشتوان چۆن بە چ جۆرێک تیرۆ دەکرێت مثلا هەڵقودی بنەماڵەی بارزانانی لەسەر وتارێکی فەنتاسی ئاسا بە چ ئەنفالی ئەەکەن دواتر لە ئەنێنە دەریەوە هەڵبەتە بنەماڵەی بارزانانی لەسەر یەک وتار تحملی وتارێکیان دەکرد هەڵبەتە ئەمانە ئەگەر تحملی وتارێک دەکەن تحملی وتاری گەنجێکی تازە خولیای ژیانێکی دیکە ژیانێکی ئازاد ژیانێکی خۆشبەختتر نەکەن ئەبێ خەڵکی کوردستان چۆن احتیمال بەم دوو هێزە بکەن ئەلبەتە ئەمە ئەگەر تەماشای مێژووی ئەم دوو لایەنە بکەین ئەلبەتە ئەبێ هەر ئینسانێک ئاگانە تەماشای هەرسوکەوتیان کردبێ هەم لە سەرەتاوە تا ئەگاتە ئەمڕۆ کامانە ئەمڕۆژ تەماشاکە کۆمەڵێک چالاکوانی بادینان لە زینداندا ئاخەندراون هەر ڕۆژە بە بیانوێک تەمەنی زیندانیان درێژەکرێتەوە حتا دادگاکان خراونەتە خزمەتی ئەم دوو بنەماڵەیەوە دادگا لە سلێمانی لە خزمەتی بنەماڵەی تاڵبانیدایە دادگا داولێ لە خزمەتی بنەماڵەی بارزانیدایە خودی دادگا و دادوەری شتێک نییە کە خەڵکی کوردستانە بێت لەو ڕوانگایەوە تەماشا بکا کە بتوانێت لەوە تێبکاکە ئەم دوو لایەنە بەرژەوەندی بۆ ئەوە نەهاتون جواب بە وڵا بە بەرژەوەندی و خواست و خولیا و خەونی ئەوان دەنەوە بەڵکو تەنانەت بوونەتە کێشەش بوونەتە جیلوگرب بۆ خەڵک بێ وەلایەن لێ تێیان پەڕێنێ خەڵک بێ بە هەموو جۆرێک لە بەرامبەریاندا پۆستێتەوە ئاگانە بێ لە بەرامبەریاندا خۆی ڕێکخا خۆ ڕێخستن هەڵبەتە ئەمە قسەیەکە زۆر ئەکرێ و ئەوترێ و ئەوترێتەوە بەڵام خۆ ڕێخستن ئەبێ خۆڕێخستنێکی وشیارانە و ئاگایانە بێت کە ئێمە بتوانین لە باری چینایەتیەوە کە هەر یەک لێ ئێمە لە کۆمەلگای کوردستاندا ئەگەر لە ڕوانگەی چینایەتیەوە تەماشای بوونی خۆمان تەماشای هێزی خۆمان ئیرادەی خۆمان نەکەین خۆمان نەدۆزینەوە لەناو چین و توێژە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگادا کە بنەمای هێزین بنەمای ئەوەی کە ئەگەر یەک بکرین ئەگەر لە دەوری یەک بین ئەگەر بتوانین لە حیزبێکی یا لە ڕێکخراوێکی سەراسەری دایک بگرین هەڵبەتە پارتیوێکێتی بۆ خۆیان بێ ئەرزش دەبن بۆ خۆیان وەکەنار دەخرێت لە هاتنەمەدانی ئێمە لە ئیرادەی ئێمە لە ئیرادەی پۆڵایینی خەڵکی یەکگرتوودا هەڵبەتە ئەوان دەپوچێنەوە هەڵبەتە ئەوان بە چۆکدا دێن بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە ئێمە ئاگایانە بین ئەم دوو حیزبە بخەیلێداوە بە هەموو ئەوانەی دیکەشکە لە دەوروبەریاندا ئەم مێژوەیان جوان کردووە بە ناوی هەڵبژاردن پەرلەمان بە ناوی ئەوەی کە دیموکراسی و ئەم جۆرە دیعایانە ئەم جۆرە درۆ دەرسانەکە بەتە 30 ساڵ ئەم قسانە ئەکرێ ئەم هەڵبژاردانە جگە لە فریودان تەفرەتانی خەڵک جگە لەوەی کە ئەوان توانیویانە لەو پێناوەدا بە ناوی ئەوەی کە دیموکراسیەت هەیە بە ناوی ئەوەی کە هەڵبژاردن هەیە بە ناوی ئەوەی کە خەڵک ئیرادەی هەیە کە هەڵبەتە ئیرادە تۆسقاڵێک خەڵک لەو پێناوەدا تەنیا تا ئەو کاتەی ئەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و پەنجەی لە مەرەکەبەکەی هەڵدەچێشێ دواتر بۆ 4 ساڵ ڕەوانەی ماڵەوە دەکرێتەوە ئیرادەی لێدا پێندرێ ئیرادەکەی تا ئەوەیە کە لەسەر سندوقی دەنگدان لایەنێک هەڵدەبژێرێ و چەند کەسێک دەوڵەمەند دەکات لە ڕێگای پەرلەمان و موچەیەکی زۆر بێکەڵکەوە بەڕاستی کە بۆ خەڵک هیچ معنایەکی تاری عیسا چالاکوانی کۆمۆنیست زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش بارگیان هەر سەرکەوتوو. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بوو هەر شاد و سەرکەوتوو بن.